سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. با ئامانجگرتنی ناوەندەکانی سوپای پاسداران و دەستگا ئەمنیەکان لە شارەکانی کوردستان، گیانەدەستانی دوو هاوڵاتی بەهۆی هێرشی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پایگای دزلی سەوڵاوە، جێگیرکردنی هێزەکانی سوپای پاسداران لە قوتابخانە و ناوەندە گشتیەکان، بەرزبوونەوەی ئاستی هێرشەکان بۆ سەر ناوەندەکانی حکوومەت لە تاران، و هێرش بۆ سەر مەجلیسی خۆبرەگانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە قۆم. درێژە هەواڵەکان با ئامانجگرتنی ناوەندەکانی سوپای پاسداران و دەستگا ئەمنیەکان لە شارەکانی کوردستان. بەپێی دوایین راپۆرتەکان لە درێژەی شەپۆلی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوەندەکانی کۆماری ئیسلامی، ژمارەیەک لە بنکە و شوێنە هەستیاریە سەربازی و ئەمنیەکان لە چەند شاری ڕۆژهەڵاتی کوردستان کرانە ئامانج. بە پێزانیاریەکان لە شاری مەریوان چەند ناوەندێکی پەیوەندیدار بە سوپای پاسداران و دەستگاکانی ئیتلاعات بەرهێرش کەوتون و لەرزەی تەقینەوەکان لە بەشێک لە ناوچەکانی دەوروبەر هەستی پێکراوە. هاوکات لە پاوە و شنۆ هەندێک لە پایگاکانی سوپا زیانیان پێگەیشتووە و دووکەڵ لە ئاسمانی ئەم شارانە بڵاو بووتەوە. هەروەها لە شاری وەرمێ بەپێ سەرچاو ناوخۆیەکان ناوەندێکی پەیوەندیدار بە ئیتلاعاتی سوپا و چەند شوێنێکی دیکەی ئەمنی کراونەتە ئامانج. هێزەکانی ڕژیم پاشەم ڕووداوانە بە شێوەیەکی بەرفراوان لە ناوچەکاندا بڵاو بوونەتەوە و ڕێگاکان داخراون. گیانەدەستانی دوو هاوڵاتی بەهۆی هێرشی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پایگای دزلی سەوڵاوە. بەپێی راپۆرتی گەیشتوو بەهۆی هێرشی هاوبەشی ئاسمانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر بنکەی سەربازی ڕژیم لە گوندی دزلی سەر بە سەوڵاوە، دوو هاوڵاتی گیانیان بەخت کردووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو دوو هاوڵاتیە بناوەکانی موحسێن زەمانی و شاهۆ بەهرامی کاتی جوتیاری لەسەر زەویەکانیان کە نزیک بە بنکەی سەربازیە بەهۆی هێرشی ئاسمانی گیانیان لەدەستاوە. لە هەمان کاتدا لانی کەم 20 ئەندامی دیکەی سوپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی کوژران و ژمارێکی زۆری دیکەش بە سەختی بریندار و ڕەوانێ نەخۆشخانەکراون. جێگیرکردنی هێزەکانی سوپای پاسداران لە قوتابخانە و ناوەندە گشتیەکان. بەپێی دوایین راپۆرتەکان هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی گرژیە سەربازیەکان، هێزەکانی سوپای پاسداران لە بەشێک لە قوتابخانە، نەخۆشخانە و باڵەخانە گشتیەکان جێگیر کراون. بە پێزانیاریەکان لە شاری شیراز هەندێک پادگان چۆڵکراون و هێزە سەربازیەکان گوازراونەتەوە بۆ باڵەخانەی قوتابخانێکی کچان. سەرچاوە ناوخۆیەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەم گواستنەوەیە لە کاتێکدا ئەنجامدراوەکە هێرشەکان لە چەند شارێکی دیکەدا بەردەوامن. هەروەها چالاکوانانی مەدەنی هۆشداری دەدەن کە بەکارهێنانی ناوەندە مەدەنیەکانی وەک شوێنی جێگیرکردنی هێزی چەکدار ئەم شوێنانە لە دۆخی مەدەنی دەردەهێنێت و ژیانی خوێندکاران، نەخۆشان و دانیشتوانی دۆروبەری دەخاتە مەترسیەکی ڕاستەوخۆوە. لە هەمان کاتدا ئامۆژگاری هاوڵاتیان دەکرێت کە لەم بارودۆخەدا لە کۆبوونەوە یان هاتوچۆی ناپێویست لە دەوروبەریەوە شوێنانەی کە وەکو بنکەی سەربازی بەکارهێنراون خۆیان بەدوور بگرن. شەپۆلی نوێی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوەندە سەربازی و ئەمنیەکانی ئێران. بەپێی دوایین راپۆرتەکان لە درێژەی شەپۆلی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل، ژمارێک لە ناوەندە سەربازی و ئەمنیەکانی کۆماری ئیسلامی لە چەند شاری جیاوازدا کرانە ئامانج. بەپێی زانیاریەکان لە کرماشان پادگانێکی پەیوەندیدار بە سوپای پاسداران بردومان کراوە و هاوکات لە تاران، ئەسفەهان، شیراز و بوشێر چەند تەقینەوەیکی بەهێز هەست پێکراوە. سەرچاوە خۆجەیەکان باس لە بڵاوبوونەوەی دووکەڵ لە ئاسمان و داخستنی هەندێک لە ڕێگاکان دەکەن. لە کرمانیش بەپێی راپۆرتە ناوخۆیەکان لە ئەنجامی هێرشێک بۆ سەر بنکەیەکی هێزی ئاسمانی کۆماری ئیسلامی، ژمارێک لە ئەندامانی هێزەکانی ڕژیم گیانیان لەدەستەوە، بەڵام ژمارەی ڕاستەقینەی قوربانیان تا ئێستا بە شێوەی فەرمی ڕانەگەیەندراوە. بەرزبوونەوەی ئاستی هێرشەکان بۆ سەر ناوەندەکانی حکوومەت لە تاران. بەپێی دوایین راپۆرتەکان پایتەختی ئێران لە درێژە شەپۆلی نوێ هێرشەکاندا بەر تەقینەوە و بردومان کەوتووە و
ژمارەیەک لە ناوەندە سەربازی و حکوومەکان لەناوچوون. بەپێ زانیاریەکان مەیدانی سپا و ناوچەکانی دەوروبەری ستادی گشتی هێزە چەکدارەکان لە تاران کران ئامانج. هاوکات لە بەشەکانی ڕۆژهەڵات و باکووری شار لەوانە پەردیس و دەماوەندیش تەقینەوە هەست پێکراوە و دانیشتووان باس لە لەرزینەوەی بیناکان دەکەن. سەرچاوەکان هەروەها ئاماژە بۆ دەکەن کە ناوەندەکانی پەیوەندیدار بە دەستگای سەرۆکایەتی و شۆرای ئاسایشی نیشتمانی کراونەتە ئامانج و زیانێکی زۆری مادی و گیانی بەر ڕژیم کەوتووە. هێرشێکی دووبارە بۆ سەر ناوەندی ئەتۆمی نەتەنز. بەپێی دوایین راپۆرسەکان ناوەندی ئەتۆمی نەتەنز جارێکی دیکە کراوەتە ئامانج و بەشێک لە ژێرخانە گرنگەکانی زیانیان پێگەیشتووە. بەپێی ئەو وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون دوو دەرگای هاتوچووی سەرەکی گەیشتن بە بەشی ژێرزەمینی ئەو ناوەندە ئەتۆمیە بە شێوەیەکی بەرچاو لەناوچوون. هەروەها دەرگایەکی دیکە کە بۆ هاتوچووی ئۆتۆمۆبیل بەکاردەهات بەهۆی هێرشەکانەوە زیانێکی زۆری بەرکەوتووە و بە تەواوەتی لەناوچووە. شانی باسەکان ناوەندی ئەتۆمی نەتەنز یەکێکە لە گرنگترین بەشەکانی بەرنامەی ئەتۆمی کۆماری ئیسلامی و لە ساڵانی ڕابردوودا چەندین جار بەرهێرش و کارەسات کەوتووە. هێرش بۆ سەر مەجلسی خۆبرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە قۆم. بەپێی دوایین راپۆرسەکان بینایەک لە شاری قۆم کە پەیوەندی بە کۆبوونەوە و چاودێریەکانی مەجلسی خۆبرەکان بووە بەر موشە کەوتووە و زیانی بەرچاوی پێگەیشتووە. بەپێی زانیاریە خۆجەیەکان تەقینەوەیەکی بەهێز لە ناوچەکە هەست پێکراوە و بەشێک لە بیناکە لەناوچووە. هەندێک سەرچاوە ئاماژە بەوە دەکەن کە ئەم شوێنە لە ماوەی ڕابردوودا شوێنی کۆبوونەوەکانی پەیوەندیدار بە پرسی جێگیری ڕێبەری کۆماری ئیسلامی بووە. لە هەمان کاتدا هەواڵێک سەبارەت بە کوژرانی ژمارێک لە ئەندامانی کۆبوونەوەکە بڵاو بووەتەوە، بەڵام تا ئێستا هیچ راپۆرتێکی فەرمی سەبارەت بە ئەم ڕووداوانە بڵاو نەکراوەتەوە. هێرش بۆ سەر ڕادیۆی نووری حەزبۆڵای لۆبنان لە تاران. بەپێی دوایین راپۆرسەکان بینای ڕادیۆی نور کە پەیوەندی بە حەزبۆڵای لۆبنانەوە هەیە بەرهێرش کەوتووە و زیانی بەرچاوی پێگەیشتووە. بەپێی زانیاری بڵاوکراوەکان بەشە جیاوازەکانی بیناکە تێکچوون و چالاکیەکانی ئەم ناوەندە مێدیاییە بە شێوەیەکی کاتی وەستاوە. سەرچاوەکان ئاماژە بۆ دەکەن کە تا ئێستا هیچ راپۆرتێکی فەرمی لەسەر ئەگەری قوربانیان یان ئاستی ڕاستەقینەی زیانەکان بڵاو نەکراوەتەوە. دووە هەواڵ وەستانی چالاکیەکانی فڕۆکەخانەی دۆبەی بەهۆی هێرشی ڕژیمەوە. بەپێی دوایین راپۆرسەکان ڕۆژی ڕابردوو فڕۆکەخانەی نێودەوڵەتی دۆبەی بەرهێرشی ئەسمانی کۆماری ئیسلامی کەوتووە و کۆمەڵێکی زۆر لە فڕۆکەخانەکە زیانی پێگەیشتووە. بەپێی هەواڵی گەیشتوو فڕۆکەخانەکە بە تەواوەتی چالاکیەکانی ڕاگرتووە و قەیرانێکی گەورەی گەشتیاری لە ئەو وڵاتە دروست بووە. شانی باسەکە فڕۆکەخانەی دۆبەی یەکێکە لە گرنگترین ناوەندەکانی هاتوچووی ئاسمانی لە ئاستی جیهاندا و هەر گۆڕانکاریەک لە چالاکیەکانیدا دەکرێت کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هاتوچووی نێودەوڵەتی هەبێت. بینەرانی خۆشەویست هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد و ئاسوودە بن.